باشە مەجارێکم دەنێ با بڕۆ. بۆ تەواوی دەستگاکانی ڕاگەیان و خەڵکی کوردستان یاداشی دەرچوانی تواناسازی کە گەڕاونەتەوە کوردستان. ئێمە وەکو کاندیدانی تواناسازی دواوەی خوێندنمان لە دەرەوە بە سەرکەوتوی تەواو کرد، بەڵام لە ماوەی خوێندنمان تووشی قەیرانی دارایی بووین، هەڵسان بە هەرزان فرۆشتنی ماڵ و ملک و ئەوەی لەبەردەستمان بوو بۆ تەواوکردنی خوێندنەکەمان چکە لەو ماوەیەدا تووشی قەیرانی دارایی بوون. قەرار وابوو بەڵێنیان پێدا بوون هەر کاتێک گەڕانەوە کوردستان نوافە داراییەکانمان لە بۆ بگەڕێنەوە. ئێستاش ئێمە دوای 4 بۆ 5 ساڵ دەچێت خوێندنمان تەواو کردەوە بە سەرکەوتوی گەڕاینێتەوە پاکتاوی داراییمان کردووە، بەڵام هەتا ئێستا ئەو بەڵێنیان نەبردۆتە سەر. اینجا دوای هەوڵ و کۆششمان و فشار لەسەر حکوومەت و بە زیاتر نزیکەی دەگر بوونەوە 2000 حکوومەت یاریمی کوردستان لە هەفتەی ڕابردوو قەراریدا بە تەمیلکردنی 10 میلیۆن دلار بۆ سەر هەژماری تایبەتی وەزارەتی خوێندنی باڵا. بەڵام وەزارەتی خوێندنی باڵا ئێستا دوای ئەوەی بەڵێنیان پێدا بووین قەرار وابووکە پێشینە لەو پارەی لە بۆ ئێمە بیکە گەڕاوینێتەوە کوردستان بە سەرکەوتوی خوێندنمان تەواو کردو. ئێستا نیازیان وایە نسبەیەک لەو پارەیە بدەنا بەشێک لەو قوتابیانێک کە لە دەرەوە ماونەوە گوایە لە خوێندن بەردەوامن. ئینجا دواخولی دەرچوانی تواناسازی لە 2011 بوو، واتە 8 ساڵ بەر لە ئێستا. ئەگەر بۆ دکتۆرە ئەوانی لە دەرەوە ماونەتەوە ئەوە بە 8 ساڵ دەتوانین 2000 دکتۆراکە تەواو بکەیت و ئەگەر ماستەربی دەتوانی 8 ماستەری پێ تەواو بکەیت. بەڵام ئەوان ئەوەی ئەمە لێ تێگەیشتبوون ئاگاداربوون بەشێکیان مافی پەنابەریان وەرگرتووە لە وڵاتەکانی ئەوروپا ئەمریکا و کەنەدا، بەشێکیان ئیشان دەستکەوتووە ناگەڕێنەوە کوردستان، بەڵام تێیدا عەدەدێکی بۆ نزیکەی 30 کاندید کە لەوێ ماونێتەوە و مستحقی ئەوەنە پارەیان پێ بدرێ، بەڵام ئەوانیش دەکرێت وەکو ئێمە کە 4 بۆ 5 ساڵ چاوەڕێمان کردووە و ئەوانیش هەریستە بێ ساڵێک 2 ساڵ چاوەڕێ بکەنە تاوەکو حکوومەت قەرزەکانیان دەداتەوە. اینجا ئەوەی ئەمە لێرە دەمانەوێت بیرێن ئەوەیە ئەگەر بە یاسا بێ ئێمە هەموو بەندەکانی ئەو گرێ بەستەمان جێبەجێ کردووە کە لەگەر وەزارەتی خوێندنی باڵامان هەیە. ئەگەر بە منتیق و لۆژیک بێەوە ئێمە قوربانیمان داوە ئەو ماڵ و مولکەمان هەرزان فرۆش کردووە و پێویستە بەڵێنەکەیان ببەنە سەر و ئەگەر هاتوو بە نیشتیمان پەروەریش بێت ئەوە ئێمن لە قەیرانی دارایی و شەڕی داعش ئەو وڵاتەمان وڵاتە پێشکەوتەکانی جیهانمان بەجێهێشت و گەڕانەوە کوردستان لە پێناو خزمەتکردنی نیشتیمان و ڕۆڵەکانمان. بۆیە هیچ پێوەرێک نێت تاوەکو وەزارەتی خوێندنی باڵا ئێستا لێرەدا ئێمە پشتگوێ بخات. پێویستە بە هەموو پێوەرەکان لەو بڕی 10 میلیۆن دلارە کێسەکەمە کۆتایی پێبێنێت و مافەدارایەکانمان بە تەواوی پێبدات. ئێستاش ئێمە کە لە شار و شارۆچکە جیاوازەکانی کوردستان هاتوین لەو ڕێگا دوورانەوە هاتوون لە زاخەوە تا گەرمیان و باڵەکایەتی و سۆران ئێمە ئەو ڕێگای بۆ خۆتان نەزان خوتوڕەی لەسەرە هەموو خوتوڕەوان بە ژیانی خۆیان دەدەین زیاتر لە دەگربوونەوەی ئەمە بەردەوامی. پێویستە وەزارەتی خوێندنی باڵا وەڵامێکی کۆنکریتیمان بداتەوە، ئەگەر نا مانگرتن و گربوونەوەکان بەردەوام دەبن تاوەکو مافەدارایەکانمان بە تەواوی بۆ دەگەڕێنەوە.